سلااو هاوڕێم بخێر بنەوە بە ڤیدیۆیەک تازە. طبعاً زۆر بەمان زیلی ئێمە و زیلی پێش ئێمەش کە و لە هەروە زیلەکانی دوای ئێمەش کە بۆ نمونە گویان لە دیزنی دەبێت یەکسەر ئەویان ببینێتەوە کە دیزنی ئەو کۆمپانیایە کە ئەفلام کارتۆن نەخۆشانەی بۆ منداڵان دروست دەکا و ئەو ئەنیمێشنە عەجایبانەی کە فول پڕە لە کریتیڤیتی بۆ منداڵ و بۆ ئەوەی بۆی منداڵ بتوانێت لە هەموو زروفەکانی حیاتی خۆی ئەتیماری لەسەر بکاتن. بەس ئەو شتە وەکو جاران نەمایە لەبەرەوەی کابراایەکێ لە فلۆریدا کە حاکمی فلۆریدا ناوی ڕۆی دیسانتس. طبعاً ئەوە کابراایە کە بە هەموو شێوەیەک لە شێوەکان دژی دیزنیە. دیزنیش ئێستا شتێکتان پێ بڵێم لەسەر دیزنی. دیزنی خۆی حەسەب ئەو تەقییمەی کە لە ئەمریکا بە هۆی وێبسایتێکە کە پێ دەڵێن ئاکسیۆس کە ئەو تەقییمە ئێستا دیزنی لە تەقییمی سومعەی شەریکەکە بوویتە 77 سومعەی لە پێشتر کە لە ساڵی 2023 باز دەکەم. طبعاً لە ساڵی 2019 تەقییمی دیزنی نزیکەی پێنجەمین کۆمپانیا بوو لە باشی سومعەکەی، بەس ئێستا تەقییمەکەی بە تەواوەتی دابەزیەوە. هەروەها پشکەکانیشی لە بۆرسە لە $200 و دابەزیەوە بۆ $88. طبعاً بێزگەلەوەش کە پلتفۆرمی دیزنی پلاس کوارتەری یەکەم ئەو ساڵ نزیکەی 2.4 میلیۆن سبسکرایبەری لەدەستداوە، هەروە لە کوارتەری دومیش هەر ئەو ساڵ نزیکەی 4 میلیۆن سبسکرایبەری لەدەستدا. ئەو هەموو بەزم و هەرایە لەسەر چییە؟ لەبەر ئەوەی لە فلۆریدا دیزنی تقریباً گەورەترین کۆمپانیا لە فلۆریدا، ئەو لە فلۆریدا بۆی دەکری و بۆی دەسوڕێ هیچ کۆمپانیایەک لە ئەمریکا نەبووی سوراوە نەبووی دەکرێت. طبعاً دیزنی خاوەنی گەورەترین عەردە لە فلۆریدا نزیکەی 27.9 هەیە کە ئەو 27.9 وەکو ئەوی حکمی ذاتی وەرگرتێ لێ، وەکو حکمی ذاتی لای خۆمان کاتی خۆی زمانی سەدام نزیکەی 50 ساڵ پێش ئێستا حکمی ذاتی لێ وەرگرتووە بە تەواوەتی ئەو شتێک کە لێ دەیەوێتن لێ دەکاتن. طبعاً قانونێک دەرچوو لەلایەن پرۆژە یاسایەک دەرچوو لەلایەن ئەو حاکمە بەناوی دۆنت سێی گەی. طبعاً ئەو قانونە لە ئەمریکا پەسەند کرا پاشەوەی کە ئەو گەڤەرنەرە ئەو حاکمە کە ڕۆی دیسانتس پرۆژە یاسەکە باس ئەوەی دەکاتن کە نابی ئەو پرۆژانەی کە دیزنی هەیتی مواضعی LGBT و مواضعی گەی و مواضعی لیزبیۆن و شتانە تێکەڵی ژیانی منداڵ بکرێ، نابێ منداڵ چکە هەموو کۆمپانیای دیزنی هەموو هەوڵی ئەوەیە لە ئێستاوە خەڵک و منداڵ لەگەڵ ئەو شتەی ببنە برادر فەمیلێر بن لەگەڵی، ئەویش بە ئەوەی بۆ واستەی ئەوەی کە لە مەکتەب شتیوا کە لۆبیەکی بەقوتە و پارێک خیال بندەستێک کە بتوانێت لە مەکتەبەوە شتانەی ئەتیادبی هەروە لەو ئەنیمێشن و لەو شتانەی کە دەریەکاتن بۆ منداڵە لە ئێستاوە یعنی هینتەکەبی یان باسکردنەکەبی کە شتێکی وا هەیە. طبعاً ئەو قانونە باسی دەکات کە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نابی منداڵ لە حەزانەوە تا تەمەنی 3 متەوەستە نابی بە هیچ نوعەک لە نوعەکان بکەوێتە ژێر پرۆگرامی ئەو کۆمپانیایانە بۆ ئەو مواضیعانە بۆ ئەوی ئایدیۆلۆژیای ئەو منداڵە بگۆڕیان تەسیر لە ڕووی سیاسی و لە ڕووی فکری و ئەخلاقی ئەو منداڵە بکرێت. طبعاً قانونەکە هەروە شتێکی تریش تێدا هەر تاکو بابک بزانن مەکتەبەک ئەو قانونەی تەطبیق نەکرێت دەتوانێت لە محکەمە شکایەتی لێ بکات. طبعاً پاش ئەوەی کە ئەو قانونە تەطبیق کرا لەسەر دیزنی، ئێستا دیزنی وەزی زۆر خراپە. بێجگەلەوەش ئەو کابرایە يعني ئێستا لە ئەخیری پێتان بڵێم ئەو کابرایە ینی سوڵتەشی زۆر مهمی هەیە. ئەگەر سوڵتەی ئەو هەبوو نوعی سەر بگرێتن کە هەیتی دیزنی بە تەواوەتی وەزعی شەڕە بێت، چونکە ئەو کابرایە لەسەر بە حزمی دیموقراتی حزبی جمهوریە، حزبی کۆماری نەک دیموقراتی. وهروە دیزنی ینی مۆزوعی دیزنی لە فلۆریدا شتێکی زۆر حساسە، لەبەرەوەی دیزنی پار نزیکە 1.2 ملیار دۆلاری بەس وەک زەریبە دایتە حکوومەتی ئەمریکا و بێجگەلەوەش نزیکەی 80,000 مۆزەفی هەیە بەس لە فلۆریدا. گەورەترین شەریکەی هەیە، گەورەترین ئەوەی هەیە شاری تەرفیهی کە وۆڵت دیزنی وۆڵتە جیهانی وۆڵت دیزنی کە ساڵانە نزیکەی 50 میلیۆن گەشتیار دەسێ سەردانی دەکاتن و بێجگەلەوەش ئەو ڕۆی سانتۆسە بێجگەلەوەی کە دەوێت بە هەموو شێوەیەک لە شێوەکان دژی دیزنی بی مەزموعە پرۆژەیەک قانونێکی شتێکی دەرکرد کە بتوانێت دیزنی زیاتری زعف بکە. ئەویش بەوەیە مەسەلەن بۆ نمونە هەر کەس جیهانی تر دروست بکرێت وەکو وۆڵت دیزنی لەناو فلۆریدا، هەروە هەر کەسێک ئەو ڕێگەیانەی کە دەستە وۆڵت دیزنی هەمووی تاکسی لەسەر بێزەڵی بێ بۆی خەڵک پێشەوەی بچی بزانین مەساریفی گرانترە. هەروەها سزنێک دروست بکات لە نزیک وۆڵت دیزنی، لەبەرەوەی سزن دروست کاتێنش وۆڵت دیزنی یعنی بۆ زەوەجی خۆش نییە، تەرفیهی نییە بۆ منداڵان. طبعاً ئەو کابرایە لە حزبی وەک پێم وتن دیموقراتی نییە، لە حزبی کۆماریە. طبعاً لە حزبی کۆماری دووەمین دەنگە پاش دۆناڵد ترامپی کە لە انتخاباتی ئەو ساڵی ئەمریکا احتیمالە خۆی هەڵبژێری، یعنی خۆی دۆناڵد ترامپ زۆر لە پێش ئەوە کە ئەو ببێتە ینی بربژێری ئەوەی سەرۆکایەتی ئەمریکا. طبعاً بەس دۆناڵد ترامپ تۆزێک بە خۆتان نزانن ینی تۆزێک سومعی نەک سومعیەوە نیە، تۆزێک لەوانەیە لە هەندێک شوێن لەگەڵی نەبن هەندێک ئەوە ینی خۆی
ئەلەکسەر ئەگەر ئەو هەڵ ینی خۆی هەڵنەبژێت دۆناڵد ترامپ هەر دەبی ڕۆیدی سانتۆسە چکە ئەو دومین دەنگە پاشوی وەلو دەنگەکەیان زۆر فەرقە بەس دۆناڵد ترامپ وەک پێم گوتی لەبەرەوەی خەڵک مێژوەکی هیستریەکی لەگەل لەوانەیە تۆزێک ئەوە نەبیتن ئەکید نەبی کە خۆی بژێرێ و ئەگەر خۆش هەڵبژێرێ دۆناڵد ترامپی نفسی ڕای ئەوەی هەیە کە بە هیچ نەوەک نابی لۆبی LGBTQ هابوو نوعی سەر بگرێتن طبعاً ئەوانە بە حزبی جمهوری کۆماری بە هەموو شوێک دژی ئەوەنە هەروەها ینی ئەوە کراوە ڕیسێرچە کراوە لە ئەمریکا پێشتر حزبی دیموکراتی نزیکەی 185 لەگەڵ ئەوەی بوون لەگەڵ لۆبی LGBTQ بوون بەس دوای ئەوە کەمی کردووە بۆ 179 هەروەها حزبی کۆماری نزیکەی 156 لەگەڵی بوون دابەزی بۆ 141 یعنی 115 دابەزێکە یەکەمین جار لە 20 ساڵ ئەوها ئەو شتە ڕووداتن ینی ئەوەی کە دەبینن لە تەلەڤیزیۆن وشتیوا کە هەموو ئەوروپا ئەمریکا وشتیوا ئەوروپا ناڵم ئەوروپا کەیسە چی جیاوازە ئەمریکا لەگەڵ تیوانی لە ئەمریکاش عائلة متحافظ وكونسرفات أو يعني كونسرفاتيف وأنا أو بارزجار وأشتأنا محافظي وأنا زوجو تدا يعني خلشي محافظ كبيس نوع كان حزيليني من ذلك يعني تيكل أو أجندانا بن بوي لأمريكاش أنا همو بهم نوع كان يعني دجينا أو نيبلي اللوبي LGBTQ كلا تلفزيون دي بيني كهمو بهمو شيء يقول شيء وكان كأو خلكه لەگەڵینە و هەموو دنیا بوویتە ئەو شتە درۆیە ئەوانە ئەو شەریکانێک کە سەپۆرتی ئەو وەزعی دەکەن وا پێشاین تو دەدەن کە کەیسەکە لە دەست و هەموو خەڵک بەرە و ئەوەی دەڕوا کە ببتە گێ یان ببتە لێزبیەن و شتانە طبعا لەناو شەریکەی دزنی دوو ڕاهەیە یەکەمیش ئەوانەیە کە لەگەڵ ئەو وەزعینە کە دەڵێن دەبا دیزنی زیاتر شەڕی کردبا بۆی بتوانێت ڕوبەڕووی ئەو قانونانە ببتۆ بۆی نەتانی بە کەیفی خۆی ئەو بیر و باوەڕێکە خۆی هەیەی بیسەسبێنی و هەروە ئەوانەیە کە دژی ئەو بیرروڕانش هەر دژی دیزنینە لەبەرەوەی دەڵێن دیزنی بە هەموو شێوەک لە شێوەکان هەوڵ دەدا ئیتیزای عقلیەت و فکرکردنەوەی منداڵەکان لە ڕووی لە زۆر زووە بگۆڕیتن طبعاً دیزنی لە هەردوو لای وەزعی باش نییە وەزعی زۆر خراپە و يعني بإخلاقي أو شركاتنا اللي ويد يعني بيشان ذاتن كالاستاء من ذلك عمري 5 سال 6 سال هيز فكر كنوي بينجيشتي يعني أتاستا بيستي بداك وبابا بوي يارمتي بدن بوي لقرار كاني لحياته حتى بسيطين شركة دستي شو بيستي بوي داك بابا يارمتي بدن أتو كل استاء من ذلك لتمني 6 سال فيري دكيكا أجر كرة لقى كرة علاقة باعتيادية يعني كسر لقى كسر علاقة باعتيادية أوشتانا إذا دبينين استا ديزني وضعي كوا زاني نتفليكس ولو نتفليكس وضعي زور باش نية بس زين أو شركاني منافسين شون استغلالي وضعي ده كان كبطانا زي ديزني بلس بقرنو شو كجورتين بلاتفورم بو أخيري يعني سرعة شيء صاروخي سبسكرايبر زيادة ذكر استاش أو 2 كوارتر سبسكرايبر لدزرا زانين ماكس و هولو أنا شون زي ذكرنو سباس